زۆرێک لە چالاکیە هەم ئەدەبەکان و هەم هونەریەکانیش بێگومان چالاکیە بڵێن فەرهەنگەکانش بە شێوەیەکی گشتێ بینین کە لە شاری سلێمانیا بەردەوامیان هەیە جایەوەی کە ڕێگری ڤایرۆسی کۆرۆنا و بەشێک لە بابەتە کۆبوونەکانشەیە بەڵکو هەر ئەتوانرێت بۆ هێرەکانە تەندروستیەکانەوە ئەم چالاکیانە بەردەوامیان هەبێت و خەڵکانێکی زۆر بتوانن بینەریان بێت لە ماوەی ڕابردووە یەکێک لە هەرە ئۆرکێسترا دیارەکان کاویش ئۆرکێسترای ماڵی بڵێ میوزیکە توانیان کە لە نێو فامیلی مۆڵی شاری سلێمانیا پاچە میوزیکی پاییز بتوانن یەکەم فلاشمۆبی ئەو ئۆرکێسترایە بێگومان بە ئەنجامی بگێنن بە سەرپەرشتیاری زۆر بەڕێز مامۆستا مستەفا عەباس کە بەڕێزیان ڕابەری ئۆرکێسترای ماڵی میوزیکن قسە و باس هەم لەسەر ئۆرکێستراکەوە هەم لەسەر ئەو پاچە میوزیکە و تەواوی چالاکیەکانی بەڕێزیانەکەین و ئێستا لە لای من میوان مامۆستایان زۆر بەخێر بێ زۆر سپاس بێگومان هاوکارانم پرۆمۆی کارەکەیان ئامادە کردووە پێکەوە بینەرە بین و دواتر گفتوگۆکانمان بەردەوام بکەین فەرمی. مدينة ظلامي لين أبو قراني كراسة قبل ناردم بوي بصراحة لينكاكا ناردم بوي وتتموا شركة باشا نازية كدمان لشار سليماني زور بيا خوش دوباره بخير بي بجيت زور سپاس براسي زور يعني پێم خۆشە کە بینم لە شاری سلێمانی ئەم جۆرە چالاکیانە لەلایەن گەنجانەوە بەڕێواچێت سەرەتا با باسێک لە بیرۆکەی فلاشمۆب بکەین خۆی فلاشمۆب چییە و چۆن بیرۆکەکەی لە نێو شاری سلێمانیا هاتەتی فلاشمۆب ئەکرێت بە میوزی شەکرێت بە سەما شەکرێت و شتێکەتە ینی لە زۆربەی شارەکان و وڵاتانی دەرەوە کراوەتەوە لە ناو فڕۆکەخانە لە ناو مۆڵ لەسەر جادە لە هەندێک شوێن لە هەندێک شار و وڵاتە لە ئەوروپا کە کردیان ئەوەی کە زۆر بەناوبانگە زیاتر سمفۆنینۆی بتۆڤن کە کراوەتە لە چەند شارێکە و لەم ئەخێرانەش کردیان لە لێرە لە شاری سلێمانی لە بەردەکی سرە بیرۆکەکەی ئەوەیە بەڕاستی من سپاسی ئیدارەی فامیلی مۆڵەکەم کە ئەوان داوایان کردووە کە شتێک وا بکەین و بەخۆشحاڵیەوە توانیمان ئێمە وە کۆرکسای ماڵی موزیک توانیمان شتێ بکەین و بۆچی پاییزمان هەڵبژاردووە تەمانەوەش هۆکاری هەیە وەرزی پاییزە و حەزمانە کرد کە بەرهەمەکەی موزیکی کوردی بێت نەک هینە بێت جیهانی نەبێت خۆشحاڵی زۆر دەنگدانەوەیکی باشی هەبوو
چەند جارە و ڤیددیۆ بینیوەتەوە مامۆستا والله وایسە زۆر بە تەرکیزەوە سەیری خۆت و سەیری هەم یەک مشکلەکە بە یەک موسییانەکان دەکەیتەوە لە مۆنتاژە بەڕاستی کە مۆنتاژەکە ینی ئیدەتی ڤیددیۆکە تەوا بوو من بینیم لێرە شۆ تەمان سپاسی کاک ئێستا شاشەکە گەورەیە لە بەردەستا بە تەرکیز تۆزە گەورەی وازەخترە هەرەوەی ئەو ڕۆژە ئەو جارە ئەکرێ بڵێم ئەمە با بڵێن نمایشێکە بۆ سەرنجڕاکێشانی خەڵکی چواردەوە هەرکە هەر بڵێ موسییانەگە خۆ بڵین هەر بابەتێک لە نێو ئەم نمایشەیە جێی سەرنجی چواردەورەکە هەندێک جار ببوورە هەندێک جار فلاشمۆ ئەکرێت ینی لە دەرەوە مثلەن ئۆرکسترایەک کۆنسێرتیان هەیە ئەکرێت وەکو ڕکلامێک ئەچنە ناو ئەو شوێنانە کە مۆڵێکە یان بازارێکیان فڕۆکەخانەیەک بەشێک یان شتێکی بچووک پێشەشەکەن وەکو فلاشمۆبیەک ببێتە ڕکلامێک بۆ کۆنسرتەکەیان تێگەی ینی ئەوە بەکارێنن هەندێک جار نە بۆ شتی خێرخوازی و ئەمانە بەکارێن باشە ئەم بابەتە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان و بڵێن لە شاری سلێمانی تاقی کراوەتەوە یاخود بە ئەنجام گەێنراوە یاخود ئەمە یەکەم جارە وەکو باسم کرد پێش ئێمە ماوەیەک تقریبا دو-سێ مانگ لەمە پێش کراوەتەوە لە بەردەکی سەرە و ئێمە وەکو ماڵی موزیک وەکو ئۆرکسترای ماڵی موزیک ئەوە یەکەم فلاشمۆبە کە ئەکرێت بەڵام پێش ئەوە باوەڕ ناکەم لێرە کراوەتەوە لە سلێمانیان لە هەرێمی کوردستان ماوەیەک تقریبا 2 ساڵیان 3 ساڵ لەمە پێش لە بەغاش فلاشمۆبێکی بەس گروپێکی بچووک گروپێکی ئاوا گەورە نەبوو ئێمە بەداخەوە تەمان نەمانتوانی هەموو ژنیارەکانی ئۆرکسترایان ئەندامەکانی ئۆرکسترا بەشداری بکەن چونکە زۆربەی ئەندامەکانی خۆمان لە دەرەوەی شاری سلێمانی یان توانیمان ئەمەی کە ئامادە بوون توانیان بێن بۆ شار سلێمانی بەشداریان کردووە خۆمسا موزیک ئەوەنەی کاڵێن کە بڵێن زمانێکی جیهانیە و هەموو کەسێکیش بەبێ ئەوەی کە گفتوگویەکی تا بێ لێ تێگا ئەم جۆرە نمایشانە بۆ نێو با بڵێن کۆمەڵگای کوردی گرنگن یاخود ئەمە بابەتێکە لە وڵاتانی جیهانی شاپێرە و ئەکرێت و پێویستەکە لەناو کۆمەڵگای ئێمەشە و بابەتی نمایشکردنی موزیکێک خەڵکی ئێمەش پێی ئاشنا ببێ بێگومان ئەو شتە زۆر گرنگە و میوزیک یەکێک لەو شتانە کە پێناسەی هەر نەتەوەیەکە و ینی ئێمە ئەو ڕۆژەکە لە ئەو فلاشما بەکردمان لە فامیلی مۆڵ زۆربەی ئەوەی کە لەوێ ئامادە بوون زۆربیان لە ئەوەی کە بەگەشت و گوزاری هاتون ینی بەگەشتێک هاتون بۆ شاری سلێمانی ینی کەمێک تیابوو لە خەڵکی سلێمانی و کوردەکان زۆربیان خەڵکی شارەکانی عێراق هاتوبوون و بەڕای منەوە شتێکی زۆر باشە کە گەشتیارێک بێتە شاری سلێمانی ئەو شتە ببینێت کە موزیک و یان تۆزە ئاشنا بێت لەگەڵ موزیکی کوردیە زۆر باشە ئەوانی کە لەوێ بوون بێگومان جێکی ئارام و کەشێکی ئارام بۆ ئەوان ژەخسا لە ماوەی ئەو چەند خولەکەی کە گویان لە بابەتێکی لەو شێوەیە بووە موزیسیانەکان چەند موزیسیان بوون و چەند ئامێر لە نێو ئەو کارەیە بە بڵین بەشداریان کرد و کۆزانین ئۆرکسترا لە شوێنێکی تایبەتایە و پێویستی بەدەنگێکی زۆر بە بڵین کار لەسەر کراو هەیە کە تەواوی ئامێرەکان ئەبێت بە بڵین تەنسیقیان کرد بێ و نازانم کۆمەڵێک بابەتێکە پێوەستن بەدەنگ و بە ئامێرەکانەوە بێگومان چۆن لەوێ توانرا کە ئەم بابەتە نزیک بکرێت و یاخود بڵێن هەر چۆنێک بێت باچە موزیکەکە بەشێ ئۆرکسترا نمایش بکرێت طبعا یەکەم سەرەتا کە دەستمان کردووە بە ئیشەکە 3 جار تەمیمان کردووە ینی پرۆڤەمان کردووە سەر ئیشەکە وەکو بینیتان لە ڤیدیۆکە نۆتەتیانیە لە بەردەم ئاسفەکان ژنیارەکان لەبەرەوە ئەبوایە لەو 3 پرۆڤە نۆتەکان لەبەریەکەن و لەوێ تا ینی هین نەبێت مقەیەد نەبن بە بردن و هێنانی ستاندێک و نۆتەکەدا ئەنن تەنها بەس عازفلوتەکە کە خۆی لە سەرەتا بوو بەس بۆ ئەوەی کە سەرنجی خەڵگەکە ڕابکێشین ژنیارەکان تقریبا 23 ژنیار بوون تیا بوو 3 چەلۆ 3 کۆنتڕباس 4 ڤیۆلە و ئەو مەباقیەکە هەمووی ڤایلن بوون بۆ مەوزوعی دەنگ و هینە بەڕاستی شوێنەکە تۆزێ
قەرەباڵغ بوو ینی وەکو نۆیزێک ینی بەڕاستەوە کێشەیەک بوو بەڵام ئێمە توانیمان بە سێ ئامێری ریکۆرد زوم ریکۆردە سێ دانە لە شوێنی جیاوازدامان ناوە و توانیمان دەنگێکی باش وەرگرین و دواتر لە کاتی ئیدتینگ ئەو دەنگانە کە باش بوون ئەوانە بەکارمان هێنا. زۆر باشەکان مستەفا پرۆژەی لەم شێوەیە بۆ هەم شاری سلێمانی وە هەب بۆ شارەکانی تریش تا چەند گرنگە میوزیک هەمیشە زیندوو بێت هەریش نەبێت کەشێکی ئارام بەوەی کە ئێستا کۆنسەرتەکان کەمن با بڵین بابەتە هوەریەکان بە شێوەیەکی با بڵین بەرچاو لە چاو ساڵانی تا با بڵین بەخۆش حاڵی و ئێستاش بوونیان هەیە و بڕێکارە تەندروستیەکانیشەوە بەشێکیان بەڕێواچن بەڵام ئەم بابەتانەش لە نێو ئەو شوێنانەی کە خەڵک ناتوانێت بچێتە قەرەباڵغیەوە یاخود ئەوەی کە بێوێ کەشێکی ئارام بڵین بەسەر بەرێت ئەوە تا چەند گرنگە بۆ ئێستا زۆر گرنگە وەکو جەناب سەباسۆ کرد پێش ئەم مۆزعی کۆرۆنا و کەرەنتینە و ئەمانە بەتایبەت لە شاری سلێمانی ئەمان بینین دایمەن کۆنسرتمان هەبوو بەردەوام کۆنسرت هەبوو شانۆگەری هەبوو ئێستا بە خۆشحاڵیەوە خۆشبەختانەیانی کە وەردەوردە خەریک ئەگەڕێتەوە ئەو چالاکیانە ئێمە وەکو ئۆرکسترای ماڵی موزیک طبعا ئەم بە وەکو دەرفەتێکی باش زانیمان لە کاتی کارانتینە بیرۆکەی دروستکردنی ئۆرکستراکە ئەو کاتە هاتووە لە مانگی سێ یعنی سەرەتای کارانتینەکە مانگی سێ 2020 بیر لەوەمان کردووە کە ئۆرکسترایەک دروستکەی و سەرەتای 2021 دەستمان کردووە بە هەڵبژاردننی عازفەکان و دەستمان کردووە بە پرۆڤەکردن خۆشحاڵیەوە بە خۆشحاڵیە تەمان ئەندامەکانی ئۆرکستراکەمان نەک تەنها لە شاری سلێمانی و بەس هەمانە لە هەورەمان لە هەڵەبژە لە کەرکووک لە کۆیە لە تەقتەق لە قەڵاتزێ لە هەولێرش و لەم ئەخیرانش مجموعەیەک لە ژەنیارەکانی شاری دهۆک ئەوان داوایان کردووە کە بێنە ناو مۆزوع ئۆرکستراکە بەڵام ئێمە وتمان جارێ وەستاوین تا کۆنسرتەکە انشاءالله دیارەکەین لە مانگی 11 یەکەم کۆنسرتی ئۆرکستراکەمان پێشکەشەکەین انشاءالله و هێوادارم کە بەدڵی کاتەوە مژدەیەکی تایبەتە بۆ بڵین عاشقانی نێو ئۆرکسترا و نێو موزیک بە شێوەیەکی گشتی کە مانگی 11 ئێوە پرۆژێکی لەو شێوەیەتان هەبێت